پرسیاری 38مان هەیە ئەڵێ ژمارەی لایەکانی چەند لایەکی ڕێک چەندە کە پێوانەی هەر ناوە گۆشەیەک یەکسان بێ بە 4 ئەوەندەی پێوانەی هەر دەرەگۆشەیەک. ئەڵێ چ پێوانەی هەر ناوە گۆشەیەک، ئەڵێ پێوانەی هەر ناوە گۆشەیەک یەکسانە بە چە؟ بە پێوانەی هەر دەرەگۆشێک بە 4 ئەوەندە ئافو 4 ئەوە 4 ئەوەندە واتە چ واتە جاران پێوانی هەر چەند دەرەگۆشت پێوانی دەرەگۆشە دەرەگۆشە. پێوانەی ناوەگۆشەکانمان چەند بوو 180 جاران کەوانە نون کەم 2 یەکسانە بە 4 جاران دەرەگۆشە چەند بوو 360. ئەوجا ئەڵێم چ لێرە ئەم چ دەدۆزمەوە نونەکەی کەواتە هەردوو لای دابش چ دەکەم 180 لەگە 180 دەڕۆ چ دەڕۆ نون کەمی 2. لێرە کورتکردنەوە هەیە ئەنجامی دێنێ 180 تا چەند 180 تێدایە 1 360 چەند 180 تێدایە 2 کەواتە لێرە چەند هاتمەوە 2 جارانی 4 دەکاتە چەند دەکاتە 8. نونەکەی کوب دۆزینەوە یەکسانە بە 8ەکە لە شوێنی خۆی ئەو سارب دەبگوازینەوە موجب 2 کەواتە نونمان یەکسانە بە 8 کۆ 2 دەکاتە 10 کەواتە دەلایە کەواتە سی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 39مان هەیە ئەڵێ چ ئەگەر ڕێژەی هاوشێوەبوون دوو سێگۆشە چەند بی 16 لەسەر 9 ئەوە ڕێژەی چێوە چەندە؟ هەمیشە ڕێژەی هاوشێوەبوون و ڕێژەی چێوەکان چ بوو یەکسان بوو کەواتە هەر 16 لەسەر 9 کەواتە ئەی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری چلمان هەیە ئەڵێ ڕادەی نادیار لە دووجای تەواوی. لێرە دووجایکی تەواوی دایێت و بەڵام چی کردیە ڕادەی ناوەڕاستەکە ئەڵێ چکە لۆم بدۆزەوە ئەدوو چ دەکەی هەمیشە ئەگەر ڕادەی ناوەڕاست دیار نەبوو هەمیشە ئەڵێ چ دووەشی بنووسە بڕڵێ 2 جاران ئەوجا ڕەجی لۆ ڕادەی یەکەم وەرگرە ڕەجی لۆ ڕادەی دووەم وەرگرە. ڕەجی 16 چەندە 4 ڕەجی سین تواند و سین جاران ڕەجی 25 چەندە 5 ئەوجا بڵێ 2 جاران 4 8 جاران 5 40 سینەکەش بنووسەوە کەواتە 40 سین دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 41 ئەڵێ ئەگەر سادم یەکسانبی بە 2 سین کەم 4 ئایا بەهای ساد چەندە کە سینت ئەوەندە بی. ئەڵێ چ سادەکەی ببینەوە بەڵام سینی دایێتە 2 سینەکە چەندە سالبێک تەنها لە شوێنی سینەکەی سالبێکی دادەنێ هیچی وەتیدانە. ساد یەکسانە 2 سینەکەم چەندە سالبێک ئەوە سالبێک کەمی 4 یەکسانە موجب جاران سالب 2 جاران 1 هەردوو کەم 4 ساد یەکسانە نیشانەکە مادام هەردووکی سالبن سالبەکەی دانێەوە ئەو ژمارەکان کۆکۆ 4 کۆ 2 دەکاتە 6 بە سالب کەواتە ئەی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 42مان هەیە ئەڵێ چ ئەو دوو کەوانەت هەیە ئەڵێ چ بکە سادە بکە. دوو کەوانە مێنێوانان چێت جاران کەواتە ئەو دوو کەوانەی جارانی یەکتریەکەی ئەڵێ چ سەرەتا ئەو دووە جارانی 1 جاران ڕەجی 3 ئەو جا ڕەجی 3 جاران 1 جاران ڕەجی 3 یەکسانە. ئەڵێن چ ئێرە موجبە موجب جاران موجب هەر دەکاتەوە موجب نانووسین 2 جارانی 1 دەکاتە 2 ئەو جاڵێن چ موجب جاران سالب دەکاتەوە سالب 2 جاران ڕەجی 3 دەکاتە 2 ڕەجی 3 ئەوە دووەکەمان جاران کرد ئەو جا موجب ڕەجی 3 موجب جاران موجب هەر دەکاتەوە موجب ڕەجی 3 جاران 1 هەر دەکاتەوە ڕەجی 3 موجب جاران سالب دەکاتەوە سالب ڕەجی 3 جاران ڕەجی 3 دەکاتە چەند کوتمان هەر کاتە 2 ژێڕەگی وەکو یەکت هەبوو کە جارانیانەکەی تەنها ژێڕەکەی بنووسۆ چەندە 3 یەکسانە. ئەوجا لێرە گەردی قەدەی ئەوانەی کە وەکو یەکن بێکەوە کۆیان کەەوە ئەوانەی کە وەکو یەکشنینە وەک خۆیان بنووسۆ لێرە 2 ڕەجی 3 1 ڕەجی 3 ئەوانە وەکو یەکن لێرە چمەیە موجب دومەیە لێرەش سالب سێمێ ئەوانە ژمارانە وەکو یەکن کەواتە ژمارە لەگە ژمارە ڕەنگەکان لەگەی ڕەگەکان لێرە 2 موجب 2 ئێرە موجبە 2 کەم 3 دەکاتە چەند دەکاتە سالب 1 ئەو جاڵێن چە لێرە ڕەجی 3 لێرە ڕەجی تەنها 1 ڕەجی 3 دەنووسینەوە ئەو جا هەوکەڵکەکان کۆ دەکەینەوە ئەڵێن چە سالب 2 کۆ 1 دەکاتە چەند دەکاتە سالب 1 کەش نانووسێتەوە کەواتە سالب 1 کەم ڕەجی 3 دەبێتە وەڵام
سالب یەکەم ڕەجی سێ کەواتە دی دەبێتە وەڵامی ڕاست. ئەو دەدەینە سەر پرسیاری 24 پرسیاری 24 مانێ ئەڵێ هەردوو شکاری ئەو هاوکێشەیە بدۆزەوە سینکەم 6 سێ سینکەم 5 یەکسامی بە سفر. وەرە لێرە دژی سینەکەی دژی سینکەم 6 دژی سالب شەکە دەکاتە چەند موجب 6 فاریزە. سێ سین کەم 5 سێ سین کەم 5 ئەو ژمارەی کە لە سینەکەی دوورە لێرە چیە سالب 5 دژی سالب 5 چی موجب 5 ئەوجا کەرتەشی بکە ئەو ژمارەی تەنیشت سینەکەی بە خەژێرەی کەرتەکەی یاخود وەرە بڵێ چ ئەو وەڵامی ڕاست کە دەکاتە چ دەکاتە وەڵامی ڕاست دەکاتە چ دەکاتە 6 فاریزە 5 ئەی دەکا کەواتە یانە یاخود وڵێ چ سین کەم 6 یەکسانە بە سفر سین یەکسانە و شینێ سینەی دەگوازیەوە ئەو 6 سالب 6 عفو دەکاتە موجب 6 یاخود بڵێ سێ سین کەم 5 یەکسانە بە سفر سێ سینەکە وەکو خۆ ئەو سالب 5 دەبێتە موجب 5 دابش 3 دابش 3 کەواتە سین یەکسانە بە 5 لەسەر سێ. پرسیاری 44 مانێ ئەگەر ڕاستە هێڵێک دوو لاسی گۆشەیەکی بۆ چەند پارچێکی هاوڕێژە دابش کرد ئەوە ڕاستە هێلەکە بەلای سێمی چ دەبێت تەریت دەبێت ئەوە سەلمێنراوە کردیتی هەڵبژاردن لۆتو. پرسیاری 45 مان هێڵێ چە ئەو ڕگانە چ لێ بکە لۆمە سادەکە دەی سادەکەین ئەڵێن چ 4 ڕەجی 3 کۆ 4 ڕەجی 12 کەم 4 ڕەجی 48 ئەوجا ئەڵێن چ 4 وەکو خۆ سێکە ڕەجی نەکەواتە وەکو خۆ ئەنووسیەوە کۆ 4ەکە وەکو خۆ ڕەجی 12ەکەی توانین سادە بکەین بەڵێ دوو ژمارەی وەرگرە سێ جارانی 4 کەم 4ەکە وەکو خۆ ڕەجی چەند جاران چەند دەکاتە 48 کە ژمارەی ڕەجێ بکنەوی 16 جارانی 3 4 ڕەجی 3 کۆ 4 ڕەجی 3 نیتی کەواتە نووسین ڕەجی 3 لێرە لێکدانەکەی دانین ڕەجی 4 دەکاتە چەند دەکاتە 2 کەم 4 جاران ڕەجی 16 دەکاتە چەند دەکاتە 4 سێکەش ڕەجی نییە کەواتە ڕەجی 3 ئەوجاڵێن 4 ڕەجی 3 کۆ 2 جاران 4 8 ڕەجی 3 کەم 4 جاران 4 دەکاتە 16 ڕەجی 3 ئەو جارەی ئاسان تر بوو پرسیارەکەمان چونکە هەموو ژێڕەکان یەکسان ئەڵێن چە ڕەجی 3 ئەو زۆرە هەوکڵەکان کۆبکەیان کەمکەوت بەپێی پرسیارەکە 4 کۆ 8 دەکاتە چەند دەکاتە 12 کەم 16 دەکاتە چەند سالب 4 کەواتە سالب 4 ڕەجی 3 دەبێتە وەڵامە ڕاستەکەمان کەواتە ئەی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 46 دەڵێ گۆشەکانی سێ گۆشەی بەرامبەر لە بچووکترینەوە بۆ گەورەترین ڕێگز بکە ئەو سێ گۆشەی داێتە توڵێ چ گۆشەکانم لە بچووکەوە لەو گەورە ڕیزکە تەمەشاکە بزانە کامە ژمارەت لە هەموو چیە لە هەمووی بچووتر مادەم ئەڵێ بچووکترین تەمەشای ژمارەی بچووکترینەکەی دەکەی لێرە چەندە ژمارەی بچووک 8.1 کەواتە بەرامبەر 8.1 چتەیە گۆشەی دال تێکەواتە ئەڵێ چ ئەڵێ دال فاریزە ئەو جارەی ئەڵێ چ ژمارەی لە هەشتی کەمەک گەورەتر چەندە 9.3 بەرامبەرەکەی چییە بە کەواتەڵێ بە فاریزە ئەو جارەی چیە 14.5 بەرامبەرەکەی چییە نون کەواتەڵێ چ دال بە نون دەبێتە وەڵامی ڕاست دال بە نون کەواتە ئەی دەبێتە عفو ئەینا بی دال بە نون بی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 47 مانەیە ئەڵێ چ ناوەندی کام لەم کۆمەڵانە دەبێتە سفر ناوەند چ بوو دەمانگۆست سەرجەمی هەموو ژمارەکان کۆ دەکەینەوە چەند ژمارە بوو دابش ئەوەندەی دەکەین ئێستا لێرە دەبی بێ ئەی و بی و سی و دی ئەتۆمان تاقیکەوە بەڵام لێرە دی وەڵامی ڕاستە من تەنها دی تاقی دەکەمەوە لەوەی ڤیدیۆکە زۆر درێژ نەبی دێ ئەو ژمارە هەمووان کۆ دەکەی وەڵێ چ سالب 2 کۆ 1 کۆ 3 کۆ سالب 4 لە ناو کەوانەی دادنێ کۆ 2 لەسەر چەند ژمارە هەمووی وەربژمێری 1 2 3 4 5 لەسەر 5 یەکسانە ئەوسا توورە ژمارەکان پێکەوە کۆکۆ ڕاستە هەموویان بێکەوە کۆ ناکەم لەوەی لۆ تاسانتربی سالب 2 کۆ 1 دەکاتە چەند
بڵێ ژمارەی گەورەکەم بچووک 2 کەم 1 دەکاتە چەند؟ دەکاتە 1. ئایا دوو کەوتریان 1 دوو کەوتر نیشانی دوو چی سالب؟ کەواتە ئەڵێم سالب 1 ئەو دووە کۆم کردەوە ئەو جارەی کۆ 3 کۆ ڕاستە خۆ باوەش ئەنجام دە لێرە نیشانەکەت موجەبە لێرەش سالبە کەواتە جاران دەکەی موجەب جاران سالب دەکاتە چ؟ دەکاتە سالب 4 کۆ 2 لەسەر چەند لەسەر 5 یەکسانە ئەو جارەی سالب 1 کۆ 3 بڵێ ژمارەی گەورەکەم بچووک 3 کەم 1 دەکاتە چەند؟ دەکاتە 2 1 گەوتریان 3 گەوتر نیشانەکە چی موجەب کەواتەش موجەبە ئەو جا بڵێ کەم 4 کۆ 2 دەکاتە چەند؟ کەم عەفو 4 کۆ 2 ناتوانین چونکە بەپێی ڕیزبەندیکردار کردارەکانە لەسەر چەند لەسەر 5 یەکسانە ئەو جارەی 2 کەم 4 دەکاتە چەند؟ دەکاتە سالب 2 کۆ 2 لەسەر چەند لەسەر 5 یەکسانە سالب 2 کۆ 2 دەکاتە 0 لەسەر 5 0 دابەر هەشتەش بکەی دەکاتە چەند؟ دەکاتەوە 0 کەواتە دی دەبێتە وەڵامی ڕاست ئەتوو دەبێت بکەی هەمووان تاقیکەوە باشە. پرسیاری 48مانەیە کە زۆر قوتابی مشکلەی لێ بوو ئەڵێ چە بە سالب 1 و فاریزە 0 نون سالب 2 2 لام دە و ساد تا 4 و فاریزە 6 لێرە داوای چی کردووە؟ هەڵێ بای ساد بدۆزەوە سەرەتا چ بکات و دوو پێکەوە وەریانگرە با و نونەکەی پێکەوە وەرگرە باکەم چەندە؟ سالب 1 فاریزە 0 کەوانە سالب 2 فاریزە 2 سالب 2 فاریزە 2 ئەو جاوەرە چ بکە لێرە ئەمە بە یاسای لاری دوو خاڵەکەواتە لاری ئەبینینەوە سەرەتا لێرەوە چیەوە سین ساد سین ساد 1 1 2 2 یاسای لاریمان چ بوو؟ لاری دەمانگۆ ساد 2 کەم ساد 1 لەسەر سین 2 کەم سین 1 لێرە ڕێن یەکسانە سادووەکە چەندە لێرە سادومان 2 2 کەم سادێکمان چەندە 0 کەم 0 سین دوومان چەندە؟ سالب 2 کەم سینێکمان چەندە؟ سالب 1 کەواتە کەوانەی دادەنین یەکسانە 2 کەم 0 دەکاتە 2 سالب 2 خۆ سالبەکەی جاران ناو کەوانەیە کە دەبتە چ دەبتە موجەب 1 ئەو جاڵی 2 لەسەر سالب 2 کۆ 1 دەکاتە چەند؟ دەکاتە سالب 1 موجەب دابەر سالب سالب 2 دابەر شێک دەکاتە 2 کەواتە لاریمان لێرە دیتەوە چەندە؟ سالب 2 ئەو جارە دێن چ دەکەین؟ ئەو دوو خاڵی کەمایە بێکەوە وەردەگرین 10 فاریزە ساد کەوانە 4 فاریزە 6 سین ساد سین ساد 1 1 2 2 یاسای لاری ڕاستە خۆڵێن چ ساد 2 کەم ساد 1 لەسەر سین 2 کەم سینی کە لێرە هەیە سادووەکەمان چەندە؟ 6 هەڵێن 6 کەم سادێکمان چەندە؟ ساد لەسەر سین دوومان چەندە؟ 4 کەم چەند؟ کەم سینێکمان دێ ئەو جاڵین یەکسانە 6 کەم ساد لەسەر 4 کەم دە دەکاتە چەند؟ دەکاتە سالب 6 لێرە چمان هەیە لاریەکەمان دیتەوە لاریەکەمان چەند بوو؟ سالب 2 کەواتە لێرە دەنووسین سالب 2 ژێرەی چەندە؟ ژێرەی سالب 2 کە ژێرەی 1 کەواتەڵێن 2 لاو 2 لێوان 1 جاران 6 کەم ساد هەر دەکاتەوە 6 کەم ساد یەکسانە سالب جاران سالب موجەب 2 جاران 6 دەکاتە چەند؟ دەکاتە 12 ئەو جا لێرە ئەو شەشەی دەگوازینەوە لای 12 کیلۆ نرخی سادەکەی بدۆزین و سالب ساد دەمینێتەوە لێرە 12 وەکو خۆی و شەشە دەگوازینەوە لەو لای دەبتە چ؟ سالب 6 سالب ساد یەکسانە بە 12 کەم 6 دەکاتەوە 6 بەڵام هێشتا سادەکەمان بە تەنیا نییە چی دەگەرە؟ سالب 1 کە دوو لای جارانی سالب 1 ساد یەکسانە بە چەند؟ سالب 6 کەواتە سالب 6 کەسی دەبێتە وەڵامی ڕاست. یاری چلوونمان هەیە ئەڵێ چە ئەگەری دەستکەوتنی سەرجەم هەفت لە چ لە ئەنجامی فڕێدانی دوو بەردەزار ئەمە کاتێک کە دوو بەردەزاری فڕێدەین بۆشای نمونونەکەمان چی؟ ئەو بۆشای نمونونەکەیە
کەواتە چەند ئەگەری دەبی 36 ئەگەری دەبی یان 1 و 1 دەردەچی یان 1 و 2 1 و 3 1 و 4 1 و 5 2 1 تا 6 و 6 ئەڵێ چ ئەگەری سەرجەم 7 داوای ئەگەری سەرجەم 7 کردیە چەند ئەگەر هەمووی 36 کەواتە ئەڵێ لە ژێری کرد 36 مەبەستی چی سەرجەم 7 واتە دوو ژمارە بێکەوە کۆ بکەیەوە 7 دەرچی ئێستا 1 و 1 پێکەوە کۆ بکەیەوە 2 دەردەچی ئەوە نابی 1 کۆ 2 3 دەردەچی ئەوەش نابی وەرێ دێخەتە چەند 1 فاریزە 6 دەکاتە چەند دەکاتە 7 5 فاریزە 2 پێکەوە کۆ دەکاتە چەند دەکاتە 7 3 کۆ 4 دەکاتە 7 4 کۆ 3 دەکاتە 7 5 کۆ 2 دەکاتە 7 بە هەمان شێوە لێرە چەند ئەگەر بوو ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3 ئەوە 4 ئەوە 5 ئەوە 6 کەواتە دەکاتە چەند 6 لەسەر 36 وەرە کورتێکەوە 6 چەند 6 تێدا 1 کەواتە 1 36 چەند 6 تێدا 6 کەواتە 1 لەسەر 6 دەبێتە وەڵامی ڕاست پرسیاری 5 کۆتایی ئەڵێ لەو وێنەی بەرامبەر دوو سێگۆشە هەیە میم نون بە میم تا دال هاوشێوەن داوا چ دەکات پۆتانی خاڵی نون داوای ئەو پۆتانت لێ دەکات ئەو پۆتانە بزانە چەندە بەڵام لێرە تەماشاکە لێرە لە خاڵی تەنیشتە و لێرە 25 فاریزە سفرە کەواتە ئێرەش چییە؟ ئێرەش سفرە بەڵام ئێرە من نازام دەبێرە بدۆزمەوە خاڵی چەندە چونکە لێرە دەستە چەپەکەی سفرە کەواتە لێرەش دەستە چەپەکەی سفرە تەنها چ دەدۆزمەوە دەستە ڕاستەکەی دەدۆزمەوە چ دەکەم لێرە کارتەشی دروست دەکەم ئەڵێم چجا چلو ئەو لای بێت چلو ئەو لای فەرقی نییە ئەڵێ چ 6 لەسەر 15 6 لەسەر 15 یەکسانە بە چە ئەو جارە لێرە چم هەیە نونم هەیە کە نەزانراوە نون لەسەر لێرە چەندم هەیە 25 ئەو جاوەرە سەرەتا کورتێکەوە بەسەر 3 6 چەند سێ تێدا 2 15 چەند سێ تێدا 5 دوو لاو دوو نێوان 5 جاران نون دەکاتە 5 نون یەکسانە 2 جارە 25 دەکاتە 50 هەردوو لای دابش 5 دابش 5 دابش 5 کورد دەبێتەوە تەنها نون دەمینێتەوە 5 دابش 5 دەکاتە 1 سفرەکەش بینە خوارێ یاخود بڵێ 50 دابش 5 دەکاتە 10 کەواتە ئێرە چەندە 10 کەواتە 10 و فاریزە سفر دەبێتە وەڵامی ڕاست کەواتە ئەی دەبێتە وەڵامی ڕاست لێرە هاتینە کۆتایی شکارکردنی پرسیارەکان بە هیوای سوود بۆ هەموو لایەک لە دوعای خێر بێ بەشمان نەکەن بە هیوای سەرکەوتن